شاندی یاوەری خۆشحاڵ بووین بە هاتنیان سەردانی کاگومێت بۆ بارگای یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەرچی ئەرکێکی پێویستە و بە ئەرچی خۆی دەزانێتن بۆیە ئێمە لێرەوە ئەم سەردانە دەنرخێنین و پێمان وایە پێویست دەکاتێن ئێمە حکومەتی خۆجێی شاری هەولێر لەگە هەموو حیزبەکانی کوردستان سەردان و تەبایی هەبی گفتوگۆ هەبی و هاوکاری هەبێ لە نێوان هەموو لایەک بۆ ئەوەی کەوا ئیدارەی شاری هەولێر ئیدارێکی سەرکەوتوو بیتێ و شاری هەولێر شاری هەمومانە هەمومان پێویستە لەسەرمان کە خزمەتی شاری هەولێر بکەین بۆیە ئەم ئەرکەکی پیرۆزە و ئێمە لە میانی سەردانی جەنابی پارێزگاری تازە بۆ بارگای یەکێتی نیشتمانی کوردستان مەڵبەندی سێ چاوەڕانینەوەی کەوا جەنابی پارێزگار دەست پێشخەری بکاتێن و دەست پێشخەریەکەی بە بەرنمەیەکی کاری تازە بیتێن جیاواز بی لەگەر بەرنمەی کاری پارێزگاری تازە یان دەتوانین بڵێن تەواوکەر بێتن بۆ هەمان بەرنمەی کاری پێشوو بەڵام پێمان وایە سەردانی ئەو لەوەیدا خۆی دەمێنێتەوە کە جەنابی بەرنمەیەکی کاری تێروتەسەل دابنێتێن و هەوڵ بداتێن بە شێوەیەکی یەکسانی خزمەتی شاری هەولێر بکە ئەمە لە میانی ئەم سەردانەی کە جەنابی هاتە مەڵبەندی سێی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەمان پێشنیار کرد کە هەلی کار بڕوخسێ بۆ هەموو یەکێک بەبێ جیاوازی حیزبی داوامان لێ کرد کە لەم بوارەدا کار بکە و ئەم بربەستانی کە لە بەردەمی هەڤاڵانی یەکێتی هەیە لەوانەی کە کاسبی دەکەن ئەم بربەستانە هەڵبگرێتن و نەبێتە کاسبی نەبێتە بوارێک کە حیزب تەدەخولی تیا بکاتێن و زیاتر ڕێگا و دەرفەت بڕوخسێتن بۆ هەموو هەڤاڵێکی یان هەموو هاوڵاتێکی شاری هەولێر کە بە یەکسانی بتواردێن کار و کاسبی خۆی بکات لە شاری هەولێر بۆیە داوامان کرد کە جەنابی لەم بوارەدا کار لەسەوە بکاتێن کە هەلی کار بڕوخسێتن بۆ هەموو ئەو هاوڵاتانەی کە لە شاری هەولێرن و بەبێ جیاوازی لە میانی ساردانەکەشدا ئەوەشمان پێشنار کرد بۆ جەنابی پارێزگار کە ئێمە لە شاری هەولێر 1400 شەهیدمان هەیە تاکو ئێستا هیچ ئیمتیازێکیان وەرنەگرتیە و لە ژمارەیەک پێشمەرگەی قارەمانمان هەیە کە لە شەڕی داعش و لە نەبەردەکانی کە دیفاع لە حکومەتی هەرێم و لە کانی سیاسی هەرێمی کردیە ڕۆلی بەرچاویان هەبوو بەڵام تاکو ئێستا هیچ ئیمتیازێکیان وەرنەگرتیە بۆیە ئێمە داوامان کرد کە جەنابی هاوکارمان بی بۆ ئەوەیەکەوە زەویان بۆ دابین بکەین و خزمەتیان بکەین و خانیان بۆ دابین بکەین لەوەوە داواشمان کرد کە جەنابی هاوکارمان بی و پشتوان بیتن بۆ ئەوەیەکەوە ئەم کارانە جێبەجێ بکەین ئێمە ئەوەی کە دەبینین لە هاتنی جەنابی بۆ بارگای ئێمە و دەست بەکاربوونی وەکو پارێزگاری تازە پێمان وایە دەست پێشخەری لەلایەن جەنابی چاوەڕانی دەست پێشخەری ئەو دەکەین بۆ ئەوەیەکەوە ئێمە شاوکار بین و پشتیوانی بین بۆ سەرکەوتنی کارەکانی لە بواری تردا ئەمڕۆ دوو ئەرچی گەورە لە بەردەمان یەکەچێوەیە کە پەتای کۆرۆنا ڕوبەڕووی شاری هەولێر دەبێتەوە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان وەکو مەڵبەندی هەولێر بە هەموو شێوەیەک ئێمە هەوڵ دەدەین خزمەتگوزاری تەقدیم بکەین و پشتیوانی حکومەتی هەرێمی کوردستانی پشتیوانی حکومەتی خۆجێی شاری هەولێر بین بۆ ئەوەیەکەوە بە کەمترین زیان لە بەرامبەر پەتای کۆرۆنا دەرباز بینێ و بتوانین چارەسەری نەخۆشەکانمان بکەین و هاوڵاتیەکانمان بپارێزین بۆیە لەو بوارەشدا ئێمە ئامادەییمان تایە کە هاوکار بین بۆ هاتنی پاپا بۆ شاری هەولێر ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئەم ڕووداوە بە ڕووداوێکی گرنگ دەزانین و ئێمە ئامادەکاری دەکەین بۆ ئەوەی کە حکومەتی هەرێم وەکو پێویست بتوانێتین پێشوازی لەم ڕووداوە بکاتن و ئەم ڕووداوە بە قازانجی هەرێمی کوردستان بیتێن و بۆ ئەوەی بتین کە بەشێک لە قەیرانەکانی یان ئەو جێگرفتانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەکرێتن چارەسەر بکرێتن و ببێتە هۆکارێکی پاڵپشت بۆ هەرێمی کوردستان دووبارام لێرەوە بە ناوی مەڵبەندی سێ یەکێتی نیشتمانی کوردستان بە خێراتنی کاگومێت خۆشناو دەکەم پارێزگاری تازە و شاندی یاوەری بەخێر بێن سەرچاو خۆشحاڵین بەهاتنیان زۆر سپاس دکتۆر بە ناوی خدای گەورە و مێرەبان ئێمەش وەکو شاندی پارێزگای هەولێر کە پێک هاتوین لە پارێزگار و جێگرانی پارێزگار و یاریدەدەری پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر وە قایمقامی قەزای ناوەند و ڕێبەری کاروباری ناوخۆ زۆر سپاسی برای بەڕێزمان دکتۆر ڕێبوار و هەڤاڵانی ئەنجومەنی مەڵبەندی سێی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین هاتین ئەمڕۆ
دەستمان بە بەرنامەیە کرد لە پلانەکانی ئێمە سەردانی هەموو لایەنە سیاسیەکانە بە دوو ئامانجی یەکەم پەیوەنددارە بە ئێمە باز لە کارنامەی ئایندەی خۆمان و کار و خزمەتەکان و بەردەوامی کارکردن و لە ئەرکدا بوونمان لە شاری هەولێر و سنووری پارێزگای هەولێر دەمانەوێ دڵنیایی بە تەواوی هێز و لایەنە سیاسیەکان بدەین. ئێمە وەکو حکوومەتی هەولێر ئیدارەی خۆزیەتی ئامانجمان تێدا کارکردنمان تەنها جەماوەرە، هیچ پەیوەنددار نییە بە تەحەیوزکردن لە نێوان هیچ لایەنێکی سیاسی و کاری ئێمە کارێکی حزبی نییە، کاری ئێمە خزمەتی جەماوەرە بە هەموو ڕنگ و پێکاتە جیاوازەکانیەوە. خاڵی دووەم، ئەگەر ئێمە بەبێ جیاوازی دەمانەوێت وەکو حکوومەت و ئیدارەی مەحەلی ڕۆڵی خۆمان ببینین لە خزمەتی هاوڵاتیانی خۆمان دابین، هێز و لایەنە سیاسیەکانیش ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە پشتیوانیکردن. داوا لە هەموو هێز و لایەنە سیاسیەکان دەکەین ئەو لێرەوە لە یەکەم سەردانماندا لە هەواڵانی یەکێتی نیشتمانی کوردستانەوە کە دەستمان پێکرد دڵنیاییان پێدەدەین ئێمە وەکو پارێزگارێکی بێلایەن تەنها ئێمە تەڕەفدار و لایەنداری خواستەکانی خەڵکی خۆمان و داخوازی و خزمەتگوزاریەکانی هاوڵاتیانین و داواشیان لێ دەکەین ئەوانیش هاوکار و پشتیوانی هەنگاوەکانمان بن و حزبی سیاسیش لە بۆی هەیە سەرنج و بۆچوونەکانی خۆی لە شێوازی حکومڕانی لە کەم و کوڕیەکانی دەبن لە ئیدارەدان لە ملاحەزاتیان بە ئاراستەی بەرژەوەندی گشتی دەرگای پارێزگا بەڕووی هەموو هێز و لایەنە سیاسیەکان کرایتەوە هەر سەرنج و تێبینی و بۆچوونێکی کە هەیان بی لە پێناو بەرژەوەندی گشتیدا ئێمە بە دڵنیاییەوە لە ناو کارەکانماندا جێبەجێکاری دەبین. خاڵی دیکە وەکو برای بەڕێز باسی کرد، دکتۆر ڕێبوار باسی لێوە کرد، بابەتی کۆڕۆنا. بەڕێزان، ئێمە لە بابەتی کۆڕۆنادا ئێستا لە قۆناغێک داین کە پێشبینیەکان بە پێشبینی خراپ بۆ سەر دەکرێن. هیوادارین وا نەبیتن، هیوادارین ژوورەکانی ئۆپراسیۆن و ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر و لێژنەی باڵا بڕیاری وا نەدا کە جارێکی دیکە بارگرانی لەسەر خەڵک دروست ببێتەوە تاکە ڕێگای بەردەممان بابەتی خۆپارێزی هاوڵاتیان و ڕەچاوکردن و ڕەچاوکردنی ڕێنمایەکان و جێبەجێکردنی ئەو بڕیارانەی لە ژووری ئۆپراسیۆن و لە لێژنەی باڵا دراون. بۆیە داوامان لە هەواڵانی مەڵبەندی سێ یەکێتی نیشتمانی کوردستان و ئەو لایەنانەی دیکەش کە سەردانیان دەکەین داوامان وایە ڕێخستنەکانی هەموو لایەنە سیاسیەکان وەک چۆن لە ڕابردوودا هاوکار بوونە لە ئایندەشدا هاوکار بن تا بتوانین ئەو قۆناغەش تێبپەڕێنین. ئەم جارێکی دیکە بە ناوی شاندی پارێزگای هەولێر سپاس لە بۆ جەنابی دکتۆر ڕێبوار بەرپرسی مەڵبەندی سێ و تەواوی هەواڵانی مەڵبەندی سێ یەکێتی نیشتمانی کوردستان. لێرەوە دەمانەوێ لاپەڕەیەکی تازە لە کاری خزمەتگوزاری و حکومڕانی لە شاری هەولێر دەست پێ بکەین. دڵنیایی بە لایەنە سیاسیەکان دەدەین ئەرکی ئێمە کاری ئێمە کاری حزبایەتیکردن نییە، حکومڕان نییە وە لەگەڵ ئەوەشدا دەمانەوێ ئەوانیش هەموو لایەک هاوکارمان بن بە تایبەت ئەو هێزانێک کە لەناو حکوومەت بەشدارن هەمومان بەیەکەوە پشتیوانی هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بن و لە چوارچێوەی ئەو کارنامەیەی کە ڕێکەوتنی نێوان پێکێنەرانی حکوومەتە و ئەو پێکاتەیە کە حکوومەتی شەیەتی. دووبارە سپاس لە بۆ هەواڵانی مەڵبەندی سێ و دڵنیایان دەکەینەوە ئەو قسانەی کە لە کۆبوونەوەکە کردمان لە ڕۆژانی ئایندە لە کاری ئایندە لە بەردەممان بە کردار و بە هەڵسوکەوتی ڕۆژانەمان ڕنگدانەوەکانی دیار دەبێتن و لە ئەنجامیشدا هەماهەنگی و هاوکاریەکانی نێوانمان و پارێزگا لەگەڵ خەڵکی شاری هەولێر لەگەڵ تەواوی هێز و لایەنە سیاسیەکانی هەولێر بە دەرگایەکی کراوە بە دیدگایەکی فراوان لە پێناو هەولێر و خزمەتکردن بە هەولێر لە خزمەتیان دەبێت. زۆر سپاس. پێم وایە ئەوی هەموو گرنگ بوو ئەوەی دوێنێ ئەواڵێک بڵاوکراوە کە کارنێتی سەنداوی سکاڵای لەسەرەوە وەڵامت بۆ ئەمە چییە؟ پرسیارێکشم بۆ دکتۆر ڕێبوار هەبوو بە بەردەوام لە ڕابردوو کادر و لایەنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەولێر گلەییان هەبووە. ئەم گلەیانەتان حتمان جیان بۆ تەکاومێن چ بەڵێنێکتان وەربتووە لە داهاتوو ئەم گلەیانە نەمێنێت؟ وڵا بەنسبەتەوەی خۆم نازانم ئەمیش لە میدیا کارێک چوار جێبیست بووم بەڕێز مەحموود سەنگاوی پێشتریش داوای لەسەر من هەبوو چەند جارێکی دیکە
داوایەکەی جوولێنرایە بەپێی یاسا بەرکارەکان کە ئەندامی پەرلەمانی حەسانەی هەیە دەبی بێتە سەرۆکایەتی ڕۆژامەندی لەسەر دەربڕدرێت و ڕێکارە یاسایەکان بگیرێتە بەر ئێستا باز لەوە دەکرێت من لە بەڕێزیان جێبیز نەبوومە بە فەرمی نەمدیتە بەڵام لە هەندێک میدیا باس کرا بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر بەڕێزیان ئەو کەیسەی جوولان بیتن ئەم لە یاسا گەورەتر نیمە لە بەردەمی یاسا ئامادە دەبین بەڵام هیچ زانیاریەکی دیکەم نییە بە فەرمی ئەوم نەزانێ بەستەنها لە ڕێگای میدیاوە زانیتم بەزەم دڵنیایی بە کاک مەحموود و بە هەموو خەڵکی کوردستان دەدەم ئێمە لە یاسا گەورەتر نین هەر ئەو نەگەو داوای هەر داوایەکی دیکە لە سەرمان هەبیتن لە بەرامبەر بە یاسادا ملمان ئەوەندە باریکە وەکو دەگوترێ ملمان لە مووی باریکترێ لە بەرامبەر یاسا دەوەسی بەنسبەت ئەو داواکاریانەی برانی ئەو پێشنیارەی کە مەڵبەندی سێ پێشنیارمان کرد بۆ جەنابی پارێزگار لە مەسەلەی ڕوخساندین هەریکار بۆ هەموو هاوڵاتیەک بە دەرەجەیەک بۆ ئەمە بۆ یەکێتەکانی هەولێر و هەروەها بۆ وەڵامدانەوەی شەیدان ئەو شەیدانەی کە خۆیان بەخت کرد و قوربانیاندا لە پێناوی پارێزگاری لە هەرێمی کوردستان کە تاکو ئێستا هیچ ئیمتیازیەوە نەگرتیە ئەمەمان پێشنار کرد بۆ جەنابی پارێزگار کە ئیشی لەسەر بکە ئێمە چاوەڕانی جەنابی دەکەین لە داهاتوودا لەم دوو پرزگا هەوڵەکانی ببینین و ئێمە بۆ ئەوەیکەوە هەرسەنگاندن بکەین بۆ دو ئەنجام زۆر سپاس بەدڵنیام ئەو کەیس بگۆترا زۆر سپاس